پەرلەمانتەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەیەنن پرسی ڕێفراندۆم کاریگەری نەرێنی لەسەر پرسە سارنووسازەکانی کورد و لەسەر وشیانەوە کەرکووک و مادەی 140 دەبێت. پێکهاتەکانی تر بەتایبەت عەرەب و تورکمان جۆرێک لە مەترسی هەوڵی ئەوەمانداوە دڵنیایی زۆریان بدەن بەڵام زۆرێک مەترسیان لا دروست بووە لە سەبارەت بە ئەستفتا و هەڵکردنی ئاڵای کوردستان و ئەو جۆرێ مەترسی لایەن دروست کردووە کە ناتوانن دڵنیا بن و متمانەیان هەبێت لە ئایندەی شارەکە چۆنە بێت. ئەمە کارەکانی ئێمەی بۆ لە گفتوگۆکردنا قورستر کردووە لە هەندێک حاڵەت شایە یعنی یەک حاڵەت هەیە کە ئێمە خەڵکی کادری مفاوزین پەرلەمانتارین گفتوگۆکەین و بە تەواوەتیش بەرچاومان ڕوون نییە لەسەر پرسە سیاسیەکان بۆچی ئاراستەیەکە ڕۆ ئەمە گفتوگۆکانی ئێمەی هێندەی تر قورستر کردووە. ئێستا لە بەغدایە بەڕاستی تەسویقکردنەکەی لە ڕێگەی ئەعلامەوە بە شێوەیە لەو شێوانە کاریگەری زۆری هەبووە لەسەر لە بەغدا ڕنگدانەوەیکی زۆری هەیە لەسەر ئێمە کاچین بۆ هەر وزارەتێکیان بۆ هەر بۆ دایرەیەک داوای شتێکەکەین ئەگەر بەناوەی گاڵتەی شەوەبێلەوە دەوڵەتانەوە ڕفراندۆمتانەوە بۆ هاتوون. بەڕاستی ئێمە لەم پرسەی ئەخیراکە ڕۆژانە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردننی بۆ نەکراوە یەکێک لە مەترسیەکانی تورکمان کە سێ خاڵی گرنگی تێبوو ئەوە موقعی خلاف بوو لە بین ئێمە و عەرەب و تورکمانە ئەوان زۆرتر تاکیدیان لەسەر مەسیری کەرکووکە کرد و مستەقبەلی کەرکووک کە ئێوە لە 25 مانگی نۆ بەتەمای ڕفراندۆمن لەبەر ئەوە ناهاتنە سەر خەت بە هیچ شێوەیەک ئەگەڕانەوە سەر ئەو خاڵە کە مستەقبەلی کەرکووک ئەبێ لە ڕێگای ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بێ ئێمەش بە هەموو شێوەیەک ڕەفزمان کردووە نەک تەنها لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە تاوەکو ئێستا 45 مادەی پەسەند کراوە بەڵکو لە هەندی یاساکانی تریشە کە ناوی ئەم ناوچانە دێت بەڕاستی هەستەکەین نەفەسی هەموو پێکاتەکان لەگەڵ ناوچەدابرێناوەکان و هەرێمی کورسانە گۆڕاوە بەداخەوە دیارە ئێمە لە هەڵبژاردننی بابەتەکە و کات و شوێنەکەی و چۆنێتی کارکردن لەسەر پرسی ڕێفراندۆم سەرکەوتوو نەبووینە بۆی ئەو ڕنگدانە خراپەی هەبووە ومێ دەکەم لە هەنگاوەکانی ئایندە بتوانین ئەو پەیامە بە عێراق بگەێنین کە پەیامێکی پێکەوە ژیان بێت بۆ ئەوەی کە ناوچەدابرێناوەکان بە درێژای 35 ساڵی ڕابردوو ڕژێمی بەعس باجی سیاسەتە هەڵەکانیان داوە ئێمە جارێکی تر لە ڕێگەی ئەم دەسەڵاتی عێراقەوە باجی هەڵەکانی خۆمان نەدەین ئەم جاریان. بە بڕۆی مامۆستایەکی زانکۆش ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی لە کوردستان بەبێ دراستکردنێکی وردیکە سیاسیەکان کاریگەری نەرێنی بۆ دۆخی ناوچە جێناکۆکان دەبێت. لە ڕاستیدا ڕێفراندۆم وەک بابەتێکی چارەنووسازی نەتەوایەتیە بەڵام ئایا میکانیزمەکان و ئالیەتەکانی ئێستا لەم سەردەمەدا لە ئاستی ئەوەن کە سەرکەوتنی ڕفراندۆم و سۆگەر بکا بۆ نەتەوەی کورد ئەوە جێگەی پرسیارە و جێگەی نیگەرانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە. لە ڕاستیدا ئێمە نابێت ڕخنە ئاراستی نەتەوەکانی کە بکەین لە هەرێمی کوردستان دەربارەی ڕفراندۆم چونکە تا ئێستا خۆمانەوە کورد کۆبنوونە لەسەر مەسەلەی ڕفراندۆم ئایا بکرێت یان نەکرێت و ئایا دوا بخرێت و ئایا چنێک کاریگەری هەیە لەسەر ناوچەدابڕێنراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. من پێم وایە ناوچەدابڕێنراوەکان زەرمەندی یەکەمی ڕفراندۆم ئەبێ چونکە پێشسازی بۆ ڕیفراندۆم نەکراوە لەم ناوچانەدا. وەک سەردیرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە کاتێکدا هێشتا شەڕی داعش کۆتا نهاتووە و بەشێکی پارێزگای کەرکووک لە ژێردەستی داعشدایە و دۆخی کەرکووکیش بە پێی مادەی 140 یاسایی نەکراوەتەوە قورسە پرۆسەیەکی وەک ڕیفراندۆم لە کەرکووک سەرکەوتوو بێت. نەبوونیز بە ساڕوونیەک لای بەغدا و پێکاتەکانی تریش لەسەر پرسی ڕیفراندۆم کاریگەری نەرێنی لەسەر پرسی ناوچە جێناکۆکان دروست کردووە و سارەنووسی مادەی 130 لەم ناوچانە دەخاتە بەردەم مەترسی گەورەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.